إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بە سەرگیانی پاکی پێشەوە مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. وشەیەک لە قورئانی پیرۆزە تەنها 6 جار هاتووە، وشەی سەکینەتە. سەکینەت یەکێکە لەو شتانەی کە هەموو ئینسانیەت بەدوایە وێڵە. خوا جەل جەلالوه وهای کردووە کە زۆرینەی ئینسانەکان سەکینەتیان هەبێ، دڵیان ئارام بێ، ڕۆحیان ئاسوودە بێ. هەر ئینسانێک کە سەکینەتی لەدەستدا هەرچی شتە لەدەستی ئەدا. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئیذا تەرەحەلەت عنه السەکینەة، ئەگەر سەکینە باری کردی لەلای ئەو نەما تەرەحەل عنه السرور والأمن والدعا والراحة وطيب العيش. ئەفەرمێ ئەگەر سەکینەت لە دڵی هەر کەسێکا باری کرد، ئیتر خۆشی و ئەمن و ئاسایش لە دڵ و دەروون و ڕاحەت و خۆشی ژیان هەمووی لەگەڵ خۆیان ئەبات و ئەڕوا. بۆی هەموو ئینسانەکان خوا جەل جەلالوه لوتفی لەگەڵا کردوون، سەکینەتی پێ عەتا کردوون. هەندێکمان زۆرتر و هەندێکمان کەمتر. جاری وهەیە ئینسان تووشی نەخۆشیێک ئەبێ لە خۆیەوە نازانێت چی، بێتاقەتە، بێزارە. لەوەچێ لە زمانی ئەمڕۆ پێ بووتێ شڵەژانی دەرونی تێکە چێ، نازانێت چۆن مامەڵەکە، نە ئەتوانێ بخەوێ، نە ئەتوانێ بەخەبەر بێ، نە ڕێکوپێک نانی پێ ئەخورێ، لە هیچ شوێنەکە ئۆقرە ئەگرێ. ئەوە لە دەستدانی سەکینەتە. ئایەتە مبارەکانی قورئان ئەفەرمێ هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ليزدادوا إيمانا مع إيمانهم. خوا سەکینەت دا ئەبارێنێ بەسەر دڵی ئیماندارانە بۆ ئەوەی لەگەڵ ئەو عەقیدە پاک و ئیمانی کە دامەزراوە زیاتری کا بۆیان، ئیمانیان بەرزتر بێ، گەورەتر بێ، وەکردەوە و عەمەلی ساڵحیان باشتر بێ. داود عليه السلام دلیلی بوون بە پێغەمبەری چی بوو؟ إن آية ملكه أن يأتيكم التابوت فيه سكينة من ربكم. أفرمي ثم أنزل الله سكينته على رسوله وعلى المؤمنين. لكاتي هجرتي بغمريانا صلى الله عليه وآله وسلم إلا تنصروه فقد نصره الله. سيدنا أبو بكر فرمي يا رسول الله سيد بن بيان كان أمام بين أترسى، فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها. خوا جل جلاله سكينتي خوي بسرا داباراندن. أصحابي بيغمبر صلى الله عليه وسلم أهلي بيعي رضوان لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم. ضلي ساغيا وهاي كرخوا السكينة بسري أنا داب بارينين. لغزوي حنينة فأنزل الله سكينته على رسوله وعلى المؤمنين. تنها لسر بيغمبر نبو صلى الله عليه وسلم زۆرێک لەوانەی کە لەو جەنگا بەشداریان کە ڕایان کرد، جەنگەکە ئەوەندە قورس و زەحمەت بوو. خوا جەل جەلالوه سەکینەت و ئارامی خۆی بەسەر دڵی پێغەمبەر و صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵانی و ئەهلی ئیمانە داباراند. زۆر سەبەب هەن بۆ ئەوەی ئینسان ئارامی زیاتر ڕووی تێ بکە لە دەرونی، لە ماڵی، لە ژیانی. یەکەمین سەبەب لە سەبەبەکان بریتێ لە قورئان خوێندن. ئەهلی قورئان ئەهلی سەکینەتن، ئەهلی ئارامین. ئینسان بە تەنها قورئان بخوێنێت، دەستە جەمعی پێکەوە کۆبینەوە قورئان بخوێنین، هەمووی بەرەکەتێکی زۆر گەورەیە لەم سەر زەویە.
خوشويسمان صلى الله عليه وآله وسلم فرمي ما جلس قوم يذكرون الله تبارك وتعالى للروايتك أفرمي ما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله كتابك إخوة قرآنك أخوانيته يكوم بركة بسرتا داء باريك لبركة كان أويا إلا نزلت عليهم السكينة إلا سكينة أرامي إخوة بسرتا داء بار وسيدي كري حضير أجرته أفرمي شوي كان سورة كهف مأخن يقول لها والله خوش كان أفرمي سورة كهف مأخن والله حكي خون بستبوا جو زور آرامه من أفرمي كدنجم برزة كده وقرآن كم أخن والله كم وضعيتك شو مجبور منج أوستام أفرمي شنجاري أوام كردو والله كخريب وبتكي أبسان ورأيك أفرمي دواتر سرم صرما لما سيرم كرد بالله هوري الدوري من والله كشي داوة الله أمن بزور بلا وعجائب وخزمتي في غمرة صلى الله عليه وآله وسلم بيانم كنتم يا رسول الله حالك أوام بدي بسر هاد فرموي تلك الملائكة تنزلت للقرآن أو أنا ملائكة خواب هاتون خوار وبو جوجرتن لقرآن تو أي أسيد أفرمي للروايتك تلك السكينة عند القرآن يا للقرآن للروايتك أو السكينة خواب داباري بسرتانا لكاتي خواني قرآنا لخزمتي قرآنا للروايتك أفرمي أسيد والله أقر بردوان بويتا تابعني خلشي هرهميان أو ملائكانيان أبيني أو بلاهوريان أبيني بدوريتو وكرحمتي خواتشون داباري وبسرتا بو يخواني قرآن لما كان لقل نفسي خوتا لقل دورو برتا لقل منالتا لقل كوملقاو مجتمعا لناو مزقوتا كان لناو مالا كان يكشكلوشتاني آراميكي زور قوربو دروني إما إهنه همو أو نيجاني كتو جيبجيئكي أبيت معي آرامي بوتو معي سكينتو ضل هواشي بوتو أفرمي إن الإنسان خلق هلوعا خوا جل جلاله إنساني بهلوع دروس كردو هلوع تفسيركي تشيا أفرمون أم دو آياتي دواترة إذا مسه الشر جزوعا وإذا مسه الخير منوعا طبعا هلوع بمعنى أو كسيك بالصبر بالتحمل بلا بلأك أقرأ ناقري آرام ناقري جزوع شرع معناه أفرمون هلوع زور قرصر الجزوع يعني كسي نا آرام كسي شلجاو إنسان شلجاو كاتك وشرق رويتي أكا خوي بيا ناجري دنيا إليتو يك أنواع قصة أكا أنواع جولي ناشيا أكا باشو إنسان شريف قورة شون أو جولانيك شون أو قصيك اللي كاتي أم مصيبتانا أو أويا إذا مسه الشر جزوعا وإذا مسه الخير منوعا لبرو أترسي توشي شلجاني دروني بوا كاتك خيرك رويتي أكا تندز أقريتو بهيش وازي لي سرفناك أترسي أما أنها مو إلى إنسان بشكل إنسان لخلقتي إنسان كي أميتيانية إلا المصلين أهل النيج أمش الله تيانية هلوعنية جزعنية منوعنية أوانيك الدوامي أنهي لسر نيوجا كانيان همو كاتك الذين هم على صلاتهم دائمون دوامي أنهي لسر نيوجا كانيان خواناسيكيان طاعتكيان عبدايتكيان بويا بشك لوش تانيك السكينة بو دروني تو إهني بريتيا لو نيوجا جواني كتو جيبجي أكي إنسان أبي بقرب بدواي مواقعي سكينتها لكيو سكينتي دسكوت أو عوضالي أو دسي أهياني لميداني جهاد أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم هميشه خواهي قورا سكينتي بسرا داباران بن أقد دقيتي آيات كان القرآن بي هموي باسي نزولي سكينتك يعني سكينة لسر زويني ها لأسمان وخوا داي أبارن لسي آيات أخوا سكينة ذات بناي خوي سكينة خوا جل جلاله أيدا بإنسان كان دروني إنسان كان يشغلوا موقعنا ميدان الجهاد ميدان الرباط إنساني إيمان دار كلا ميدان الجهاد أبي خوا سكينتك زور تايبتي خوي دا أبارن بسريا بويا أصحابي في غمريان صلى الله عليه وآله وسلم قلتك كم لبرانبر كافراني زورا كأوستان والزور آرام وخراقن ومردبون لهمو ميجوي إسلامي أو هابو حضارة إسلامي هموي أو هاي مسلمانان زور ثابت بون زور بهيز بون هوكاري أو سكينتيك خوا سدروا دروني أنا داي أبارن إنسان جاري ويسري سرع من أهل غزة أو هم الزحمة الريانتي أكا زور آرام لسرخون أو سكينتي خوا نبي كي تحملي أوكا كي تحملك وهم الدوستي لدز بدا برسيبه مالي الرخابه تونيبه هشتا
کەلیمەیەک نەڵێ کە کافر پێخۆش شوێنی خۆی بەجێ نەهێڵێ بۆ ئەوەی هەرچۆنە بێ بستێ زەوی نەداوێ بەدەستی کافر و بێدینەوە. ئەمە سەکینەتی خوانەیە بە هیچ ناکرێ. حیا زۆر گرنگە لە ئینسانە، هەموو کاتێ حیا جۆرێک لە سەکینەت بۆ ئینسان دەهێنێ. بەشیری کوڕی کەعب ئەفەرمێ لە حکمەتی عولەمای کۆن و قودەمایە هاتووە، فەرموویانە إن من الحياء وقارا، إنسان بهوي حياء ووقاره زور جورا ورأجري، وإن من الحياء سكينة، ولناو حياء وإن من الحياء سكينة، لناو حياء سكينتك زور برز هي إنسان آراميك زور جوري بويا لكوا حياتك شرمت كر ضل نيابة لو كخوي جورا آرامي أخات دلو درون توا لهندي موقع على شريعة أمر من بكرة وآرام بين لسرخوبين يكم دانا هاتن دون نيش پەلە پەل مەکە لەسەر خۆ هێمن وەرە بەڕێوە لەناو نێژاتەوە تووشی سەکینەتە بی لە ڕێگایە کە دێ بە شپرزی مەیە پەلە پەل ڕائەکەی دەرکەوی نا ئەسحاب پەلەیان ئەکرد پێغەمبەریان صلی الله عليه و وسلم ئەمری پێکردن فەرمانی پێکردن کە لە کاتی هاتنیان بۆ نوێژە بە سەکینەتەوە بێن فەرمووی ولكن ليمشي وعليه السكينة والوقار کاتێک کە یێت بەرەو مزگەوت بە هەم وقار و هەم سەکینەتێکی گەورە و ئارامێکی زۆر گەورەی پێوە دیار لە حەجا پێغەمبەریان صلی الله عليه و وسلم هاوڵانی بینی لە کاتی عەرەفاتە هەر هەموو پەلاماریان ئەدا ئەیانویست بڕۆن ئەمری پێکردن فەرمووی السەکینە لەسەر خۆ پاڵەپەستۆ مەکەن بۆ کێوی عەرەفە هێواش بڕۆن هادێ بڕۆن لەکوێ سوچێکت بەرکەوت لە یا تاعەتی خوا بکە لە کاتی ڕەمی جەمەراتە سەری دەلێنا پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیری کرد هەر هەمووی پەلامار ئەدا و ئەیانەوە ڕەجمی شەیطان کەن فەرمووی أيها الناس عليكم السكينة لا يقتل بعضكم بعضا پەلەپەل مەکەن هەندێکتان عەزەتی هەندێکی ترتان بدەن و ئازاری بدەن لە کاتی ذیکرا پێغەمبەریان صلی الله عليه وسلم هاوڵانی بینی ذیکریان ئەکرد و دوعایان ئەکرد فەرمووی اربعوا على أنفسكم هێواش بن لەسەر خۆ بن لە ڕوایەتێکە عليكم السكينة بە سەکینەتتان پێوە دیار بێ فإن الذي تدعونه ليس بأصم أويك إيوه هواري لأكنوا بأجي لأكنوا دعاء أكن لحضوريا كرنيا نبيستي بلكو لا رجي بنا ملتان زكتر اللي تانوا بوي لسرخو هي من بلغ الخوي خوتانا لكاتي هالقرتني جنازة زور كاتي إما بلا أكين بلا هوما نا باتشان كسيكي بويقار زور بهي مني بهي واشي جنازة كهالقرن شويني السكينة همو ئەو شوێنانەی کە ئەمری پێکراوە بە سەکینەت عولەما فەرموون ئەگەر ئینسان سەکینەتی تیا باران بە سەکینەتەوە کارەکانی کرد خوا دڵی ئارام ئەکات و سەکینەت بەسەریادا ئەبارێ ئەمەی کە عەرزم کردن هەر هەمووی ئەمە کۆمەڵە دەرگایەکی بچووکە ئەم دەرگایانە ئارامێکی گەورە بۆ دەرونی تو ئەهێنێ توی ئیماندار ئەبێت لە هەموو کەس زیاتر دەرونت خۆش بێ کەیفت ساز بێ توی ئیماندار ئەبێت لە هەموو کەس زیاتر کە ئەهلی قورئان و ئەهلی مزگەوت و ئەهلی ذیکر و ئەهلی حەج و ئەهلی جیهادی ئەبێت زۆر هێواش بی لەسەر خۆبی زۆر هێمن و هادئ بی ئێمەی ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم پێویستمان بە سەکینەت هەیە هەمومان تووشی شڵەژانی دەرونی ئەبین وێ لە کاتی شەدائیدی زۆر قورسە ابن قەیم بۆمان ئەگێڕێتەوە فەرمووی کاتێ ئیبن تەیمیە زۆر لە زەحمەتیا بوو نەخۆشیێکی زۆر قورسی گرتبوو فەرمووی ئاياتی سەکینەت بەسەرما بخوێننەوە 6 ئاياتی سەکینەتیان خوێندەوە خوا ئارامی بۆ نارد ابن قەیمە فەرموویە تەجربەم کردووە هەر شڵەژانێکی دەرونی ئاياتی سەکینەت بخوێنی ئیلا خۆی گەورە سەکینەت بەسەرتا ئەهێنێ و ئارام تەکاتەوە بۆیە زۆر گرنگە ئینسان دەرونی ئارام بێ لەگەڵ خوای خۆیە ئەو ئاياتی سەکینە زۆر گرنگە ئەو 6 ئايەتە مناڵەکەت تووشی شڵەژانی دەرونی ئەبێ خێزانت خۆت ماڵەکەت هەستەکەی نائارامە ئەو ئايەتە مبارەکانە بخوێنە بەسەریانە یا خۆت بخوێنە بەسەر خۆتە ئەبێتە مای ئارامی و ڕەحمەت و بەزەیی خوای گیان ئێمە لەم مانگی مبارەکەی ڕەمەزانە لە حەزوری تۆیە بە ڕۆژوو بووین و یا ئیلاهی مزگەوتەکانی تۆمان ئاوەدان کردەوە و لەم کۆتایی ڕەمەزانەشە بووینەتە ئەهلی شەو بووینەتە ئەو کەسانەی کە ڕوهبانی شەون شەوان ماڵەکانی تۆ ئاوەدان ئەکەینەوە بە ڕۆژیشە بە ڕۆژوو ئەبین بۆ تۆ پەروەردگارە هانامان هێناوەتە لای تۆ لەم کۆتا وتارەمانە ڕەحمەت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە لە هەرچی گوناهمانە ببورە یا رب العالمین یا ربی خوای گیان دڵەکانمان ئارام کە ماڵەکانمان ئارام کە ژیانمان ئارام کە تو گەورەی خۆت یا ئیلاهی لەسەر مەرگە ئاراممان کە
تو گەورەی خۆت خوایە لەناو گۆڕەکانمانە ئاراممان کە لە ڕۆژی زیندوبوونەوەمانە یا ئیلاهی سەکینەت و ئارامی بەسەرمانە ببارێنە لە کاتی محاسبە و حساب و کتابمانە سەکینەت و ئارامی بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین ئەم ئیماندارانە لەم ڕەمەزانە زۆر دوعایان بۆ تۆ بەرز کردەوە بەخوا پەروەردگارە ئەمانە دەستی زەلیلی خۆیان تەنها بۆ لای تۆ بەرزەکەنەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەموو دوعاکانیان گیرا بکە یا رب العالمین ئیلاهی ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمڕۆ لە زەحمەتێکی زۆر گەورەیە لە جیهانە پەروەردگارە لە هەموو عمری خۆماناوە خەریکە عیزەتی ئیسلاممان نەبینی هەموو کاتێ هەر زیلەتمان بینی یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ بەرز کردوتەوە بە زەلیلی ئەم ئومەتە هاوارت لێ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین نەسڕەتی ئەهلی غەزە بدە یا رب العالمین بەخوا پەروەردگارە شەرم ئەکەین کاتێ لەسەر سفرەیەکی تێردا ئەنیشین براکانمان برسی و ڕوت و ڕەجاڵ لە ماڵێکی ئارامەدا ئەنیشین و براکانمان نائارام تو گەورەی خۆت خوایە ئارامی خۆت بەسەریانە ببارێنە نەسڕەتیان بدە دەستی یەهود و نەسارا بشکێنە یا رب العالمین یا ئیلاهی ئومەتی ئیسلامی بخەرەوە سەر خاچەکانی خۆی عەدالەتی ئیسلاممان بۆ بگێڕەرەوە لەم فتنە و فەسادەی کە ئەم کافرانە دروستیان کردو خوایە ڕزگارمان کە پەنامان بدە دروستمان کە بۆ خزمەتی دینەکەت یا رب العالمین یا ربی خوای اختلافی بینی مسلمانان مەهێڵە دڵمان یەکخە ماڵمان یەکخە ناوەکانمان یەکخە یا ئیلاهی ئەم مصیبەتانەی کە ڕووی کردوتە ئەم ئومەتە تو گەورەی خۆت بەسەرمانەوە لای ببە یا رب العالمین ئیلاهی ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە پەروەردگارە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئیلاهی ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە خوایە ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین شیفای نەخۆشیەکانمان بدە یا رب العالمین ئەو شیفیان ئەو نەخۆشیانەی کە زانی ومانەیان نەمانزانیوە شیفامان بۆ بنێرە یا رب العالمین ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە یا ئیلاهی لە گوناهی مامۆسا و قوتابیەکانمان ببورە پەروەردگارە هاوار بۆ لای تۆ ئەهێنین لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببورە خوایە هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردوین خوایە لە گوناهی ببورە پەروەردگارە ئەوەی زوڵمێکی لێ کردوین لە گوناهی ببورە زوڵممان لە هەر کەس کردووە لە گوناهی ببورە ئەوەی غیبەتی کردوین لە گوناهی ببورە غیبەتی هەر کەسمان کردووە لە گوناهی ببورە تو گەورەی خۆت خوایە دڵمان صاف کەرەوە بەرامبەر بە مسلمانان غل و حقد و بغض لە دڵمانە مەهێڵە یا رب العالمین ئیلاهی حەسەناتی دنیا و ئاخرەتی لێ داوا ئەکەین ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەتی خۆت بەسەر ئەم کوردستانەی ئێمە ببارێنە تو گەورەی خۆت بەرەکاتی ئاسمان و زەویتمان بۆ بکەرەوە خوای گیان بەرەکەت بەسەر ڕزق و ڕۆزیمانە ببارێنە بەرەکەت بەسەر باخەکانمانە ببارێنە بەرەکەت بەسەر مەڕ و ماڵاتمانە ببارێنە بەرەکەت بەسەر وەزیفە و مەعاش و ڕاتبمانە ببارێنە خوایە بەرەکەت بخەرە ناو بازاڕەکانمانەوە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین ڕزقی حەڵاڵمان زیاد کە ڕزقەکانمان مەدەرە دەستی ئینسانەکان یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی دەستی مرۆڤەکانمان مەکە ئیلاهی زەلیلی دەستی ناکەسمان مەکە زەلیلی ناو سجنەکانمان مەکە یا رب العالمین ئیلاهی ڕەحم بەم وڵات و نیشتیمانەی ئێمەکە ئیلاهی دەرگاکانی خەیری ئاسمان بەسەریا بکەرەوە خەڵکانی عادڵ و عاقڵ خوایە بکەرە گەورەی ئەم وڵاتی ئێمە یا رب العالمین لە چنگی کافران ڕزگارمان کە یا رب العالمین لە داگیرکاری کافران ڕزگارمان کە یا رب العالمین پەروەردگارە بەخوا کافر زۆری بۆ هێناوین وا خەریکە ماڵ و مناڵمان داگیرەکە وا خەریکە دڵمان داگیرەکە هانا بۆ لای تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت و بە بەزەیی خۆت و بە کەڕەمی خۆت و مناڵ و ماڵ و خۆمان هەموو شتێکمان تەسلیمی تۆ کرد یا ئیلاهی ئەمانە سپاردن لای تۆ ئەم سپاردانە زایە مەکە یا رب العالمین خوای گیان مناڵی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی سپاردەی تۆ ئەکەین ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ زایان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی ئەم ئیماندارانە ئەهلی ڕکوعن ئەهلی سجودن ئەهلی خواناسین ئەهلی دڵن ئەهلی ڕۆژوون ئەهلی شەونێژن ڕویان کردوتە ماڵەکەی تۆ دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەنەوە و دوعاکەنیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة